Distinguished members of the Security Council, if you allow me, I will begin today's briefing with an overview of بەڕێز سەرۆکی ئەنجومەن چەند وشەیەک لەبارەی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر وەک دەزانی من هەموو کات زەختم لە هەبوونی پەیوەندێکی بەهێز و بنیاتنەر بە گوێرەی دەستور لە نێوان هەولێر و بەغدا کردوتەوە بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کە ماوەیەکی زۆرە و کێشانەیان هەیە ئەمەش وەک پێشتر وتوومە بەرپرسەرەتی هاوبەشی نێوان هەردوولایە ڕاستیەکە ئەوەیە نەتوانراوەیان خواست نەبوو بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشانە و ڕێکەوتن لەسەریان دواتریش بەبێ باج و کێشە نەبووە ئەم جیاوازی و کێشە سیاسیانەش کە بەبێ چارەسەر ماونەتەوە دواتر کێشە دیکەیانێ دەکەوێتەوە ئێستاش کە حکوومەتێکی کاربەرەکەر لە عێراق لایەنە سیاسەکان سەرقاڵی گفتوگۆن بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێیە دادگای فیدراڵی کەیسێک کە هی 10 ساڵ لەمەوبەرە نوێی کردوێتەوە و یاسای نەوت و غازی کوردستانی بە نادەستوری ناو دەبات ئەم بڕیارە پرسیارێکی زۆری دروست کردووە کە بۆچی ئێستا و لەم کاتە ئەم کەیسە زیندوو کراتەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەن چەند وشەیەک لەبارەی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر وەک دەزانی من هەموو کات زەختم لە هەبوونی پەیوەندێکی بەهێز و بنیاتنەر و بە گوێرەی دەستور لە نێوان هەولێر و بەغدا کردوتەوە بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کە ماوەیەکی زۆرە و کێشانەیان هەیە ئەمەش وەک پێشتر وتوومە بەرپرسەرەتی هاوبەشی نێوان هەردوولایە ڕاستیەکە ئەوەیە نەتوانراوەیان خواست نەبووە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشانە و ڕێکەوتن لەسەریان دواتریش بەبێ باج کێشە نەبووە ئەم جیاوازی و کێشە سیاسیانەش کە ببێت چارەسەر ماونەتەوە دواتر کێشەی دیکەیان لێ دەکەوێتەوە ئێستاش کە حکوومەتێکی کاربەرەکەر لە عێراق لەگەڵ لایەنە سیاسیەکان سەرقاڵی گفتوگۆن بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ دادگای فیدراڵی کەیسێک کە هی 10 ساڵ لەمەوبەرە نوێی کردوێتەوە و یاسای نەوت و غازی کوردستان بە نادەستوری ناو دەبات ئەم بڕیارە پرسیارێکی زۆری دروست کردووە کە بۆچی ئێستا و لەم کاتەم کەیسە زیندوو کراوەتەوە و ئەم بڕیارە دراوە ئەمە دۆخەکەی ئالۆز کردووە لە کاتێکدا عێراق پێویستی بە پەرلەمانەکەیەتی کە بڕیار بدات مەبەستما بڵێم ئەمە ئێستا دەگوزارێت مەترسیدارە و لەوانەیە لە داهاتوویەکی نزیکیان دووردا سەقامگیری عێراق بخاتە مەترسیەوە جارێکی دیکە داوا لە هەمولایەنەکان دەکەم گرنگی بۆ بابەتە بدەن کە بۆ ئێستایان زۆر پێویستن دەبێت شێشەکان چارەسەر بکرێن بەڵام نەک بەهێز و گوشار بەڵکو بە هاوبەشی و لێک تێگەیشتن و هەماهەنگی